چیرۆکی ژیانی من لە سەرەتای مناڵیمەوە. مناڵی من لە چاو مناڵێکی تردا جیاواز بوو. ژیانکردنی من لە تەمەنی منداڵیمدا زۆر قورس بوو بۆ من. ئەویش بە حکمەوەی کە ڕاوێژ ڕەنگە لە چاو هاوڕەکانیدا جەستەیەکی نەبێت، بەشێک لە جەستەی نەبێت، بەڵام ئەمە وای نەکرد کە ڕاوێژ جیا کاتەوە لە هاوڕەکانی. ڕاوێژ تەواوی یاریەکانی مناڵی بە ئەنجام گەیاندووە کە ڕەنگە بە شێوازێک لە شێوازەکان بۆ بەشێک لە هاوڕەکانیشم قورس و ئاستەم بوو بێ. هیچ کاتێک ئەوە نەبووە لە مێشکی مندا کە کارێک بۆ من نابێ و من ناتوانم کارێک بکەم. نەخێر، باوەڕم بە خۆمە، متمانەم بە خۆم هەیە، پشتیوان بەخوا ئەو کارە ئەکەم کە ئەمەوێ و دڵنیام ئەگەر خۆی گەورەبوونی لەسەری بێ بەدەستی هێنم. ئەوەی گرنگە لێرەیە باسی بکرێ باوەڕتان بە خۆتان هەبێ. هیچ کاتێک نەبووە تۆ کارێک بکەی بتەوێ شتێک بەدەست بهێنی بەڵام هەوڵی بۆ نەیی لەگەڵەوەشە باوەڕت بە خۆت نەبێ. کاتێک باوەڕت بە خۆت هەبوو و ئەو کارت دیاری کردبوو، ئامانجەی کە هەتە دیاریت کردبوو کە ئەبێ بگەیتە چ مستەوایەک لەو کارەدا دڵنیا بە کە بەدەستی هێنی. هیچ کاتێک لە شوێنی خۆتەوە بڕیارمەیە. ئەو کاتە بڕیار بکە ئەتەوێت دەست پێ بکەیت. هەنگاوی یەکەم ڕێگای سەرکەوتنی تۆیە. لە مناڵیە قۆناغەکانی خوێندنم بەڕێ کرد کە ئەگەر بۆ خوێندکارێک ئەستەم بوو بێ، بۆ من دوو هێندە ئەستەم بووە بە حکمی ئەوەی کە لەو تەمەنەی مندا، لەو ساڵانەی ژیانی خوێندنی مندا کۆمەلگا لەو مستەوایە نەبوو، لەو ئاستەیە نەبوو، ئاستی ڕۆشنبیری کۆمەلگا لەو بۆ شێوازە نەبوو کە بە شێوازێک لە شێوازەکان تەعامل بکەن لەگەڵ کەسانی خاوەن پێداویستی تایبەتدا کە لە کاتێکە لە ڕووی دەرونی و لە ڕووی مێشکەوە هیچ کەم و کورتێکی نییە. ئەوەی کە تەنها هەیە نەبوونی بەشێک لە جستەیە. لێرە ئەوە یەتە ئاراوە، ئەوە بازەکرێ کە ئاستی تێگەیشتنی خێزانەکانی کورد لەو کاتانەیە کە بە شێوازێکی ئەتوانم بڵێم کەمتر بووە لە ئێستا. ئێستا ئەلحەمدولیلا زۆر باشە، چالاکی زۆر باش بەڕێوە ئەچێ بۆ ڕۆشنبیریکردنی ئەو خوێندکار و مناڵانەی کە ئێستا پێ ئەگەن و تەعاملکردنیان لەگەڵ کەسانی خاوەن پێداویستە. قۆناغەکانی خوێندنم بڕی ئەلحەمدولیلا لە بەشێکی زۆریە، لە بەشێکی زۆری پلەکان و پۆلەکانە لە یەکەمەکان و لە عەشرەوایلەکانە بووم کە ئەمەش گومانی تیانە پشتیوانێک هەیە جگە لە خوای گەورە کە خێزانێکی پتەوە، خێزانێکە کە تەواوی ڕێز و خۆشەویستیان بە من بەخشیوە، خێزانێک کە وایان لە ڕاوێژ کرده بوو هیچ کاتێک هەست بە جیاوازی نەکات لەگەڵ هیچ کەسێکی ترە. طبعاً شتێکی خۆش هەبوو لە مناڵی منە، ئەویش کاتێک بوو کە یاریمانە کرد، یاری ڕاکردن بوو لە بەشی وەرزشە، لە وانەی وەرزشە. یەکێک لە هاوڕێکانم کە ئێستا تەمەن من هەمویانم خۆشەوێ ئەلحەمدولیلا لەگەڵ هیچ یەکێک لەو هاوڕێیانێک کە ئەگەر بە قسەیەکی ئازاریان نابێتم دەرونیان من گوێم نەیاوەتێ، چونکە گەیشتمە ئەو قەناعەتی کە بڵێ ئەوەی من بەهێز دەکات ئەوەیە کە قسەکانی ئەوان بگۆڕم بۆ هێز، قسەکانی ئەوان بگۆڕم بۆ سەرکەوتن، قسەکانی ئەوان وا لێ بکەم کە ئەگەر تۆ بەشێک لە جەستەت نەبێ بەڵام مێشکت ساغ بێ، بیرکردنەوەت باش بێ، باوەڕت بە خۆت هەبێ، ئەتوانی بەدەستی بێنی. کەواتە وتیان تۆ ناتوانانی یاری بکەی لەگەڵمانە، وتم بۆ، وتیان ئاخر یاریەکە باسکەیە. منیش تۆزێک وەستام و بێتاقەت بووم پێی، بەڵام وتم نەخێر منیشە بێ یاری بکەم. بڕیارم ما کە یاریەکە بکەم لەگەڵیان و کۆمەڵی گۆڵی باشیشم کرد. کەواتە ئەوەی کە ئیسەلمێنە تۆ کێیت ئەوەیە کە بڕیارەکە چییە. ئەگەر بڕیار بێت تۆ بەردەوام بی، بەشداری بکەی، ئەتوانی بەشداری بکەی و ئەشتوانی سەرکەوتوو بیت. هەیە لێرەیە ئەزمونێک هەیە کە تۆ بەدەستی هێنی. لە تەمەنی مناڵیمەوە کۆمەڵێک ئەزمموی زۆرم پیا کردووە کە ڕەنگە لە ڕووی دەرونیەوە بوو بێ، لە ڕووی جەستەییەوە بوو بێ و هەروەها لە ڕووی ئەوەی کە باوەڕم بە خۆم هەبێ. تەمان من زۆرم حەز لە وێنە کێشان بوو، هەتا وای کرد کە لە قۆناغی دواناوەندی و تەواوکردنی قۆناغی دواناوەندی و ئامادەی بتوانم خۆم لە هوونەرێکا بدۆزمەوە کە بەڕاستی تەواوی دەروونمی ئاسوودە ئەکرد، مرتاح بووم پێی.
بە شێوازێک هیچ شتێک هیچ نامۆرتاحیەک هیچ نەئاسوودەییەک هیچ قسەیەک توانجێک شتێک لە مێشکی منە نەئەما و دەروونم پێی ئارامە بووە کە بە مناڵیمەوە هەتا ئێستا وشەیەک هەیە کە لە مێشکما دایما ئەزرنگێتەوە ئەویش ئەوە بوو کاتێک لە دەرەوەی خێزانی خۆم ئەچوومە دەرەوەی خێزانی خۆم لەناو ئەو کۆمەلگایی کە من تایە بووم ئەچوومە دەرەوە پێیانەوتم ئۆی دەستێکی نییە ئەها ئەو کوڕا دەستێکی نییە ئەمە تا ئێسش لە مێشکی من ئازرنگێتەوە وای کرد کە من بتوانم بە دەستێکەوە کۆمەڵێک بڕوانامە و دەستکەوتی زۆر گەورە بەدەست بهێنم کە ڕەنگە بۆ کەسێکی ئاسایی ئەستەم بێ من ئەڵێم ئەستەمیش نییە ئەگەر باوەڕی بەخۆی هەبێ ئەگەر بڕیار بێ لەو بوارەی کە هەیەی لەو هیوایی کە ئێوێ بەدەستی بێنێ سەرکەوتوو بێ ئامانجێکی هەبێ دیاری بکە بڵێ بەڵێ من ئەتوانم لەم بوارەیە سەرکەوتوو بم ئەویش ئەبێت دەست پێ بکەی ئەبێ هەنگاوی یەکەم بنی ئەبێت تەسحیە بی ئەبێ بە شێوازێ تەسحیە بی کە بیرت لێ نەکرد بێتەوە قەت نابێت کۆڵ بی ئەگەر ڕێگرێک هەبێ من ڕێگری زۆر هەبوو لە ژیانما بە تایبەتی لە بواری لەو بواری کە ویستم باسی بکەم لە دواناوەندی و ئامادەیە کە تەواوم کرد ئەویش فۆتۆگرافی بوو هونەری فۆتۆگرافی بۆ ڕاوێژ هونەرێک بوو کە تەواوی ژیانی ڕاوێژی گۆڕی بە شێوازێک هەڵگرتنی کامێرا و پێداویستیەکان بۆ کامێرەمانێکی ئاسایی قورسە کە بەڕاستی ماندوویەکە بەڵام بۆ ڕاوێژ دوو هێندە قورس بوو من کۆڵم نەیە باوەڕم بەخۆم هەبوو بڕیارە ما بوو کە ئەبێ لەم بوارەیە بەرەو پێشەوە بڕۆم ئەبێت چۆن لە وەرزشدا پلی یەکەمم بەدەستێنا چۆن لە وەرزشدا توانیم ئەو هەموو خەڵاتە بەدەست بهێنم کە زیاتر لە 12 مەدالیای زی و برۆنزم هەیە لە وەرزشدا جگە لە کۆمەڵێک بڕوانامەی زۆر لە پاشان کە بڕیاری هونەری فۆتۆگرافیمە هەڵم بژارد گوێم زۆر لەو قسەیە بوو دووبارە کە یانوت بەدەستێکەوە خەریکی وێنەگرتنە بەدەستێکەوە کامێرای پێیە بەدەستێکەوە وێنە ئەگرێ من ئەمانەم هەمی قۆستەوە هەموو ئەم قسانم قۆستەوە لە مێشک و دڵ و دەرونی خۆما وام لێ ئەکرد کە حەلی بۆ بدۆزمەوە حەلێک بۆ ئەو قسەیە کە نەکرێت چیتر کە چیتر باز نەکرێتەوە ئەویش بۆی کە ماندوو بم هەوڵ بم ئەزمون کۆبکەمەوە لە بواری هونەری فۆتۆگرافیە پلی یەکەم بەدەست بێنم بتوانم مەدالیا بەدەست بێنم بتوانم خەڵاتی گەورە بەدەست بێنم بتوانم لە چەندین پێشانگای نێودەوڵەتیە بەشداری بکەم بتوانم بڕوانامەی نێودەوڵەتی بەدەست بهێنم هەمووی بەچی بە شەو نخونی بە ماندووبوون بە ئەو کاتانەی کە بەشێک لە هاوڕێکانم بەکات بەسەربرن بەڕێیانە برد ئەچوونە دەرەوە خۆشیان ئەبینی ڕاوێژ لە ماڵەوە لەسەر کۆمپیوتەرەکەی سێری سوشال میدیایە کرد و ئەزمموی وەرەگرت فێری ئەزممونە بوو لەسەر هونەری فۆتۆگرافی چۆن بەرەو پێشە ڕۆی هونەری فۆتۆگرافی چییە چۆن فێری ڕۆشنبیری هونەری فۆتۆگرافی ببین چۆن بتوانم کامێرا بە شێوازێکی ڕۆشنبیر بەکار بهێنم کەوای کاتی وای تیا بوو هەتاوەکو درنگانی شەو من بە دیار کۆمپیوتەرەکەمەوە دانیشتم کە بەشێک لە گەنجەکانی ئەو کاتە ڕەنگە خەریکی تەنها مۆبایلێک بوونایە و سری سوشال میدیایم کردایە بەڵام بیریان لای ئەوە نەبوو کە ئەتوانن وەکو من شەون و خونی بکەن لەو بواری کە هەیەە و بتوانن پلی یەکەم بەدەست بهێنن پلی یەکەم هەستێکی زۆر خۆشە کاتێک بەدەستیێنی ساڵی 2017 دوای ئەوەی کە بەشداری من فۆتۆگرافەری وەرگیرام لە فۆتۆگرافەرێکی ئینتەرناشناڵی جیهانی کە ڕێکخراو بوو ڕێکخراوێکی ئینتەرناشناڵ بوو سپاس بۆخوا ئەزمموی 2 ساڵم بەڕێکرد لەوێ کە بەڕاستی بۆ من ماڵێکی معریفە بوو ماڵێکی زۆر باش بوو بۆ من تا بتوانم زیاتر فێر بم ساڵی 2017 بەشداری پێشبڕکێکی گەورەی کوردستانم کرد کە بۆ من یەکەم جار بوو بەشداری پێشبڕکێ بکەم ئەویش بە بەدەستهێنانی وێنەی شەو کە وێنەی مێڵکیوەی بوو و لەو کاتەدا هونەری فۆتۆگرافی تازە بوو لە ناو کوردستانە ئەو وێنەی کە من گرتم لە درەنگانی شەوا بەدەزەهات لە شوێنێکی زۆر چۆڵەوانی زۆر دوورە دەستی شار بێ و دەبێت گۆشەیەکی جوانت هەبێ بتوانی زاویەکی جوان هەڵبژێری تاوەکو وێنەکە بچرکێنی وێنەگرتنی شەو بۆ من تازە بوو
سڵاو، من ڕاوێژ عوسمان دەرچووی پەیمانگای تەکنیکی سلێمانی بەشی ئامار و کۆمپیوتەر. لە ئێستادا کاری فۆتۆگرافی دەکەم کە بۆ چەندین شەریکە و براندی جیهانی و کاری بکوزاوا و سروشت و ژیانی کێوی لە نێو کوردستانە. لە دەروی کوردستانیش کۆمەڵێک کاری ترم هەیە کە بە هەمان شێوە لە بواری فۆتۆگرافیایە و خزمەتە بە گەنجەکان و بە هونەری فۆتۆگرافی لە نێو کوردستاندا. ئەو نەیتوانیمە لە کارەکەی خۆمە حەزم کردووە کە جیاوازی دەربخەم لە هونەرە، چونکە هونەر بەحرێکە، تۆ ناتوانانی بڵێیت من لە مستەوایەکە وەستاوم، کەواتە پێویستەکە تۆ ماندوو بیت، پێویستەکە کە تۆ زیاتر فێر بیت تاوەکوی بگەیتە مستەوا بەرزەکانەوە بۆ ئەوەی هەم خزمەتێکی زیاتر بە هونەر بکەی، هونەری فۆتۆگرافی لە کوردستانە و ئەو گەنجانش کە تازە پێ ئەگەن بتوانن زیاتر لە ڕێیتەوە بە شێوازێکی ڕۆشنبیری بە شێوازێکی ئەتەکێتانە لە هونەری فۆتۆگرافی تێبگەن و کاری لەسەر بکەن بە شێوازێکی پرۆفشناڵ، کە ئەمەش بەڕاستی ئاستەنگی دروزە بێت لە ڕووی فێربوونەوە، چونکە هونەری فۆتۆگرافی لە نێو کوردستانە لەو ئاستەیان نییە کە بتوانی فۆتۆگرافەرێک بێتە ناوەوە، کە فۆتۆگرافەرێک بتوانێت بێتە ناوەوە بڵێ من بە تەواوەتی فێر ئەبم، بڵێ من بە ئەکادیمی فێرە بم، کە بەداخەوە ئەمە ڕەنگە ئەگەڕێتەوە بۆ ئەو کەسانەی کە خۆیان بە ڕێکخراوی فۆتۆگرافی ئەزانن لە کوردستان یاخود بە کۆمەڵی فۆتۆگرافیە بینین لە کوردستانە. سەختیەکانی بواری فۆتۆگرافی بۆ من لە سەرەتاوە هەڵگرتنی ئەو پێداویستیانە بوو کە پێویست بوو پێم بێ بۆ وێنەگرتنێک یاخود بۆ تۆمارکردنی ڤیددیۆیەک لە گەشتەکانمە، بە تایبەتی لە بواری سروشتە، چونکە جگە لەوەی کە تۆ ئەبێ شاخەوانێکی زۆر باش بووی لە نێو سروشتە، جگە لەوەی کە تۆ ئەبێ ئەزمموی ئەوەت هەبێ لە نێو سروشتە کۆمەڵێک ئاستەنگ هەیە کە یەتە پێشت تۆ بتوانیت پیاە تێپەڕبی، هەروە هەڵگرتنی جانتایەکی قورس کە پڕە لە کامێرا و پێداویستی کامێرا بۆ تۆمارکردنی ئەو وێنانەی کە تۆ ئەیگریت، ئەمانە هەمووی ئاستەنگ بوون لە بەردەم منە، بەڵام الحەمدولیلا ئەو متمانە بوونەی کە بە خۆمم هەبووە، ئەو متمانەی کە هەر لە مناڵیمەوە ئەتوانم بڵێم دایکم و باوکم پێیان بەخشیوم کە پشت بە خۆم ببەستم، کە هیچ کاتێک ئەوەی کە ئەمەوێ کۆڵ نێم لە بەدەستهێنانیە نەڵێم تەواو من ناگەم بۆ شتە، هەموو ئەوانەوای کردووە کە من تاوەکو لوتکەی شاخە بەرزەکان بڕۆم و وێنەی تیا تۆمار بکەم. گەیشتە ئەوەی کە گەیشتینە فیناڵ، ڕاوێژ چوە سەر ستەیج و پلەی یەکەمی بەدەزێنە کە بۆ من بەڕاستی جێی دڵخۆشی بوو.
خۆشترین هەستی ژیانی من بوو لەو تەمەنەیە کە یەکەم خەڵاتی بواری هوەری فۆتۆگرافی بەدەست بێنم کە ئامانجمەوە بوو بتوانم دەست پێشخەر بم بتوانم ئیبداعی تێدا بکەم. لە پاشان خەڵاتی تر و پێشانگای تر و بەرنامەی تر و پێش بڕچەی تر لە ناو کوردستان لە دەروی کوردستان بە پلەی زۆر باش بە پلەی یەکەم هەڵبژێردراوی یەکەم دانانی وێنەی من لە یەکەمی پێشانگاکەیە هەموو ئەمانە وای کرد ڕاوێژ زیاتر بەرەو پێشەوە بڕوە ڕاوێژ زیاتر لە هوەری فۆتۆگرافیا قوڵ ببێتەوە. تەبەنجیا لە هوەری فۆتۆگرافی دەستم کرد بەوەی کە بزنسی شخصی خۆمم هەبێ بزنسێک کە جیاوازێکی زۆر جیاواز بێ و لە کوردستانە ئەتوانم بڵێم بوونی نەبێ لە ڕێی هوەری فۆتۆگرافیەکەمەوە توانین بگەم بەو مستەوایە. ئەویش خزمەتکردنی بووک و زاواکان بوو کە کارێکی زۆر نوێ بوو لە کوردستانە تەنانەت لە ڕووی دەرهێنانی ئیجازەشەوە نەمانەزانی کە چۆن بڕوانامەیەک بەدەست بهێنین تاوەکوی کە لە ڕێی دەستگا ئەمنیەکان و حکومیەوە بتوانم بڕوانامەم هەبێ بۆ کارەکەم. ئەویش هاوکاریکردن و دابینکردنی تەواوی پێویستیەکانی بووک و زاوا بوو لە ماڵێکی بچووکە بە ناوی ماڵی ڕاوێژ. ئێمە توانیمان تەواوی پێویستیەکانی بووک و زاوا بە کەمتر لە 40 خولەک دابین بکەین بەبێ ئەوەی هیچ سرێسێکیان هەبێ و کار ئاسانیشیان بۆ بکەین. تەواوی پێویستیەکانیان بۆ ئاهەنگێک کە پێویست بوو ئێمە دابینمانە کرد بەبێ ئەوەی هیچ سرێسێکیان هەبێ. ئەمە وای کرد ئێمە هەتاوەکو ئەم دەقەیە خزمەت بە بووک و زاوا بکەین کە ئەمە کارێکی تازە بوو لە ناو کوردستان و عێراق ئەتوانم بڵێم. سەرەتا دەستخۆشی لە کاکڕاوێژەکەم کە نەبوونی بەشێک لە جەستەی نەبووە هۆی دابڕانی لەو ژیان و ئاوەتانی کە هەتە. پرسیارێکم لا دروست بوو کاکڕاوێژ لە کۆمەڵگەیە تۆ خاوەن پێداویستی تایبەتی ژیانی خوێندن و مەکتەب و ژیانی پەیمانگایشە بینیوە یعنی ئەو قسانەی کە کراوە وەکو خۆت وتویانە بە یەک دەستەوە خەریکی کامێرایە بە یەک دەستەوە خەریکی ئیشە یعنی ئەم ئیشانە ئەم قسە و قسەڵۆکانی خەڵکی کە ئەیان کرد نەبووە هۆی ئەوەی کە بێهیواوکە لە ژیان. سپاس کاکە بەشیر بۆ پرسیارەکە. طبعاً بەشێک لە ژیانی من هەروکوتم بەو سترێسی و بەو قسانەوە ڕۆیشتووە کە بەڕاستی دەرونیەن زۆر ماندووی کردوم و زۆر خەفەتم لێ خواردووە. تەنانە کارگەیشتو بەوەی کە ئەگەر ڕامەوە ماڵەوە جاریوە هەبوو بەدزیەوە دەستمە کرد بە گریان تاوەکوی کە ئەو ئازارە بڕێژم بۆچی من وابم لە پێناو چی من وابووم. بەڵام گەیشتمەوە قەنەعەتە هەر لە مناڵیەوە کە گەیشتمە ئەو تەمەنی فامم کردەوە زیاتر. ئەمە شتێکە لە لای خۆی گەورەوەیە دەستی هیچ کەسێکشی تیان نییە. هەر خۆی گەورە شاتوانێت سەرکەوتوت بکە ئەگەر تۆ بتەوێ. ئەوە زۆر مهمە کە تۆ باوەڕت بەوە هەبێ کە ئیکەی دڵنیا بە کە خۆی گەورە پشتیوان هەبێ. کردنی کارێک پێویستی بە جەستە نییە تەنها پێویستی بە بڕیاردانە ئەوش لە دڵەوە لە مێشکەوە. سەرەتا خۆشی لێگەم بۆ ئەو سەرکەوتانی کە بەدەستێناوە. پرسیاری من ئەوەیە چ پەیامێک دێ بۆ کەسانی کە خاوەن پێداویستی تایبەتن وەکو جەنابەت. بەڵێ سپاس دەکەم. طبعاً ئەگەر ئەوان ئەم بەرنامەی من ببینن و من پێیان ئەڵێم نەبوونی بەشێک لە جەستەی ئێوە کار ناکاتە سەر ئەوەی کە تۆ داببڕی لە کۆمەڵگا. نەخێر ئەسڵەن ئەبێت تۆ بەشێک بی لە کۆمەڵگا شوێن دەستت هەبێت لە کۆمەڵگایە. ئەگەر تۆ کەسێکی تەنانە لەسەر عارەبانەش بی باشە ڕێگر نییە لەوەی کە تۆ ئامانجێکت هەبێ بتانی سەرکەوتوو بیتیایە بتانی داغڵی ناو کۆمەلگا بیت و خزمەت بکەیت. پەیوەندی بەوە نییە کە ئەگەر جەستەکە کامل بێ نەتوانێت خزمەتکە بەڵکو پەیوەندی بەوە هەیە کە تۆ بڕیار بی کەسێک بی خزمەت بکەی لە نێو کۆمەلگا داغڵی ناو کۆمەلگا بی. ئەو توانایی کە هەتا ئەگەر لە چی لەسەر عارەبانەشە ڕەنگە بە بۆنەی مێشکەوە بێ زیرەکی مێشکت بێ بەکاری بهێنا. هیچ کاتێک دەستەوەسان مەبە لەو شتێک کە ئەتەوێ بیکەی لە ژیان تا من سەرەتا ئەمود ناتوانم فێری مەلە ببم بەدەستێکەوە قورسە فێری مەلە ببم بەڵام من توانی فێری مەلە ببم مەلەوانێکی باشیشم. ئەمە ڕێگر نەبوو لەوەی کە بەڵێ من دەستێکم نێ ناتوانم مەلە بکەم. ئەو شتە با بۆستێکە پێی ئەوترێن ناتوانم شتێک نییە پێی بڵی ناتوانم. ئەبێت ئەوەی کە تۆ ئەتەوێ ئامانستا حەز خەونێکت هەیە بزانە چۆن نەتوانی بەدەستی بهێنی با لەسەر عارەبانەش بی. ڕەنگە خۆی گەورە کەسێک بکا بە سەبەب هاوکارت بێ لەوەی کە تۆ بتوانین سەرکەوتنەکە بەدەست بێنی. گرنگە لەوەی کە باوەڕت بەخۆت هەبێ. باوەڕ بەخۆبوون لە لای من نقطەیەکە کە دایمە لە مێشک مازرێنێتەوە. لە هەموو کاتێکی ژیانی مندا لە هەموو ساتەکانی ڕۆژانەمدا باوەڕم بەخۆم هەیە کە ئەمە هەر کارێک بکەم بەدەستی بێنم.
لە کۆتایی قسەکان مامەوە بڵێم ژیان کورتە، ژیان بەوە خۆشە کە تاقیکردنەوەی تیابێ، ژیان بەوە خۆشە ماندوو ببی و بتانی دەستکەوت بەدەست بهێنی، ئەزمون فێر ببیت و بتانی زانیاری و ئەوەی کە هاتە بیبەخشی بەوانی دوای خۆت. هیوای سەرکەوتنتان بۆ خوازم و دەستی ئەوش خۆش بێت.